بەناوی خوای پەروەردگار شکر و سوپاس و ستایش بۆ خوای گەورە، درود و ڕەحمەت و بەزەی و میهرەبانی خوا لەسەر پێغەمبەرمان سەردار و سەرۆر و نووری چاومان عەلەیهی سەڵات وسەلام لەسەر شوێنکەوتوانی ڕاستەقینەی تا ڕۆژی قیامەت. خۆشەویستەکانم، هۆگران و بینەرانی بەرنامەکەمان، بەرنامەی وشە قورئانیەکان و جیاوازی لە جوانیاندا، ئەم جارەش لەم ئەڵقەیەدا بێک شاد بووینەوە بۆ شڕۆڤەکردن و تاوتوێکردنی چەند وشەیەکی تری قورئانی لەگەڵ مامۆستای زۆر بەڕێز و خۆشەویست مامۆستا محەممەد. مامۆستای بەڕێز بەخێر بێت. خی گەورە پاداشدات مامۆستا. خی گەورە پاداشتان داتەوە. مامۆستا لە ئەڵقەی ئەم جارەمانە دەمانەوێت چەند وشەیەکی تر تاوتوێکەین کە بەڕاستی زیاتر جوانی و گەورەی قورئانمان بۆ دەردەخەن. لەو دوو شێ ئەم جارە کە بەکاری دێنین، ئەم دوو شەی ثیاب لەگەڵ لیباس، بە تێڕوانینی جەنابەت ئەو جیاوازیە چییە کە ئێمە هەر بە بەرگ و پۆشاک بەکاری دێن، هەردوو گەڵێن بەرگ و پۆشاک، بەڵام دیارە لە منطەلەقی قورئانی و جیاوازیان هەیە. ئەم جیاوازیە چییە کە قورئان ئاماژەی پێ دەکا؟ خی گەورە پاداشداتەوە جەناب مامۆستای، بە ئیجازەی جەنابەت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وآله وصحبه ومن والاه. مامۆستای عەزیز، وەکو جەنابەت فەرموود، لیباس و ثیاب هەردووکی لە کوردی خۆمان واتە جلوبەرگ، پۆشاک بەکاردێنرێت، بەڵام لە دەستەواژەی قورئان و لە زمانی قورئاندا جیاوازیان هەیە. لیباس لە قورئاندا بۆ جلو پۆشاکی ژێرەوە بەکار هاتووە، بەڵام ثیاب بۆ جلو پۆشاکی دەرەوە بەکار هاتووە، ئەوەی کە خارجە و لە چاودا دەبینرێ. واتە ئەوەی کە لە ژێرەوە لە چاودا دیار نییە، قورئان وشەی لیباسی بۆ بەکارهێناوە. ئەوەش کە لە دەرەوە دیارە، لە چاوی خەڵکەوە دیارە، وشەی ثیابی بۆ بەکارهێناوە. بۆ نمونە لە باسی لیباسدا دەفەرمێ لە دەربارەی ئەهلی باشت، وەلیباسوهم فیها حەریر، لیباسەکانیان حەریرە. طبعا حەریر ئەوە دیارە کە لە ژێرەوە لە بەردەکرێ و نەرم و خۆشە، ئەوانە پێوە دەنووسێت. وە دەفەرمێ لیباس یا بەنی ئادەمە قەد ئەنزەلنا عەلەیکم لیباسەن یواری سەوئاتیکم وەریشە. لەبەر ئەوەی عیب و عاری پێدا دەپۆشرێت، لە باسی عەوڕەتدا پۆشینە دەفەرمێ ئەنزەلنا عەلەیکم لیباسەن، باسی لیباسی بەکارهێناوە. بەڵام لە باسی ثەوبدا، لەبەرەوەی ثەوب ئەوە کە لە چاوی خەڵکەوە دیارە و پۆشاکی دەرەیە، قورئان جای کردوتەوە لەوەی کە لە چاوی خەڵکە دیارە، ناوی لێناوە ثیاب. بۆ نمونە دەفەرمێ وەثیابەکە فەطەهیر، پۆشاکەکانت پاکەوە. یان دەفەرمێ دەربارەی قەومی پێغەمبەر نوح کە وەڵامی داوای پێغەمبەر نوحیانەدا، جەعەلوا ئەصابعهم فی ئاذانهم وەستەغشەو ثیابەهم، گوێکانیان داخنی بە پەنجەکانیان و پۆشاکەکانیان بەسەر دەموچاویان دەدایە. و ثیابش مامۆستا لەتیفێکی جوان هەیە، بۆی پێدەگوترێت ثیاب لەبەرەوەی دووبارە بوونەوەی تێدا هەیە. ڕۆژانە ئێمە جلوبەرگ لەبەر دەکەین و مثلەن دایدەنین و لەبەری دەکەینەوە. تەنانەت بەیت ناوی لێنراوە مەثابەتەن للناس وإذ جعلنا البيت مثابة للناس، بۆ توێ خەڵک بەردەوام بۆ دەگەڕێنەوە. پاداشتاتەوە مامۆستا. بە حەقەتەن ثیاب هەموو ئەو بەرگ و پۆشاکانەیە کە زیاتر ڕووکەشی دەرێ بۆ جوانی بەکاردەهێنرێن. ئەو بەرگ و پۆشاکانەشن کە داکەندنیان ئاسانە، لەبەر ئەوەی زۆر بەجەستەوە نەنووساون. بۆیە خوای گەورە لە قورئانیشدا کە باسی عالیەهم ثیاب سندوس خضر وإستبرق، یعنی لە بەشی سەرەوە کە جلکی سندوس و ئەوانە لەبەر دەکەن، دائیمەن ئەم جلک و بەرگە دانانیان قورس نییە. بەڵام ثیاب لیباس ئەو جلک و بەرگانن شەر نییە هەر بەرگیش بێت، جاری وایە لیباس و تەقوا. بەڵڕاست واتە پۆشاکێکی معنەویە کە لە ناخدا عیب و عاری ئینساندا دەپۆشێ، یان کەم و کورتەکانی ئینساندا دەپۆشێ، وەکو تەقوا. وەلیباس و تەقوا ذالکە خەیر. یان زۆر لەوەش گەورەتر کە ئەمە وتمان هونە لیباس لەکم وأنتم، ینی ئێوە سەبەبن بۆ داپۆشینی عیب و عاری بەرامبەرتان. ئێستا کەسێک کە زەواج دەکات دایمەن عیب و عاری کەمتر دەردەکەوێت، دەڵێ شووی کردو کاکە لێ بۆتەوە، ئەین سەبەبە بۆ داپۆشینی عیب و عارەکانی. واتە مەرجنی هەر بەرگ بێت، بەڵام مهم وی زیاتر شتە معنەویەکانی و ئینسانە بەهۆی لیباسەوەدا دەپۆشێ، یان شتێکە داکەندنی قورسترە، چکە زیاتر سەبەبەرگی داخلی تۆ کەسی تراکسودێک داکەنێ قورسترە لەوەی کە باڵتوەکەی داکەنێ، کە ئەم
زیاتر فراوانترە بەس ئەمە بە جەستەوە نووساوە و دائمەنیش بە لیباس عیب و عار دەردەکەوێ يا بني آدم قد أنزلنا عليكم لباسا يواري سوآتكم وريشا يا دفرمي يا بني آدم لا يفتننكم الشيطان كما أخرج أبويكم من الجنة ينزع عنهما لباسهما يعني أو شيطان نائب هرجل كده لدعنا دبيع عروتت كاتوا عيب عارض دركبه واتب اللباس عيب عارض دركبه بس بالثياب استخواي قولا كباسي أو أفلتانا دكك بتمن دادس والقواعد من النساء كده فرمي أولا قلنا هي أن يضعن ثيابهن يعني خمرزي وخورود كانوا لو أنا هرجل كده لو اشتكي أو يزول لبرناكر به بوی عیب عاری زۆر دەرناکەوێت بە ثیاب بەڵام بە لیباس عیب عارەکەی زیاتر دەکەوێت بەوسا ثیابەکە بۆ معنای وەضعیەتی تدا وەضع واتە دانان بەڵام لیباس قوڵترە معنای نەزعی تێدا لێستانەوە بەڵام وەکو جەناب فەرمووی جلوپۆشاکی بەرگی سەرەوە ئاسانتردا دەکەنرێ من قبل صلاة الفجر وحين تضعون ثيابكم آسية شكرت أنا أنك آسية أما أجر بيتو يعني جلوبرجي جير وبيع أو ينزع عنهما لباسهما ليستاندنا جلوبرجي كان لدستنا يعني ما وصل لباسي طبعا دیارەکە لیباس لە قورئان تەنها بۆ جلوبەرگی ژێرە بەکار نهێنرا بەڵکو بۆ هەندێک لانی معنەوی کەسیفەتی هاوبەشیان لەگەڵ جلی ژێرەوە هەیە بۆی بەکارهێنرا وەکو ئیستیعارێک بۆ دەفەرمێ هن لباس لكم وأنتم لباس لهن لەبەرەوەی ژنومێر ژیانێکی وأخذنا عليكم ميثاقا غليظا پەیوەندێکی عەقدێکی زۆر ڕۆ بەهێز بێکی و بەستونەتەوە بەنەزع نەبێ لێستاندن نەبێ نابی لێک جابنەوە يعني دفرمي وضرب الله مثلا قرية كانت آمنة مطمئنة يأتيها رزقها غدا من كل مكان فكفرت بأنعم الله فأذاقها الله لباس الجوع والخوف واتا مرجنية واتا هرشتيك شتيك ترداب وشي با أوشتا زستجن بيت بول من تو مشكلية كتايا ديكسيك أو كيشيد بودادا بوشي يا بول من خواهي قولك باسي جعل الليل لباسا واتا مادام او رنگ روی ام جوانی یان ام شت ظاهر یان روش دادا پوشه پیدا گوته لیل ما مستا لوانه درفت ما نما بیت بما خوشا او سب بوبر پیش بچیا سری یک اضافه کی کوتایی قرآن وشي ثيابي بو اهل دوزخ بكارهنا وشي لباسي بو اهل باش بكارهنا فالذين كفروا قطعت لهم ثياب من نار كزوزو دادا مالرتو إيكان ببردادا كانوا بلام أهل باشت يلبسون من سندس واستبرق أوان لباسا إيوان دانا كان دريتوشكا پاداش داد ما سببتا که زور هەڵدەگرێت بەڵام کاتمان لەوانی دەرفەتی ئەوە نەداست پێمان خۆشە دوو شەیتر بەراوردێک لە بین دوو شەیتر ڕوئیە و بەسەر ئەم دوو شێژ بە ڕواڵەت هەر بینینە یعنی شتێکە کە نیشان دەبیندرێ بەڵام وتمان حاڵ واقعی ئەوەیە کە لە قورئاندا جیاوازیان هەیە ئەم جیاوازیە لە چیدا دەبینیتەوە مامۆستا مۆستا بەسەر و ڕوئیا هەردووکیان کە بە مانای بینین دین بەڵام وەکو بڵێ عموم و خصوصێک لە نێوانیاندا هەیە ڕوئیە فراوانترە ڕوئیە ئەوە کە جاری شتەکە بە چاو دەبیندرێت جاریوە بە دڵ دەبیندرێت جاریوە بە عەقڵ و عیلم دەبیندرێت بەڵام بەسەر ئەوەی کە تەنها شتەکە بە چاو بە ئەدات و ئالێتی چاو دەبیندرێت واتە طبعاً چاویش تەنها ڕووکەشی شتەکان دەبینێ بەڵام ڕوئیە قوڵترە چکە جاری بە دڵە جاری بە فکرە بە عیلم ئەوانەیە بۆیە قورئانیش طبعاً ئەو جیاوازانە دەکات وجعل لكم السمع والأبصار والأفئدة باسی ئەوە دەکات کە دڵمان پێبەخشیون گوێمان پێبەخشیون چاومان پێبەخشیون و باس لەوە دەکات کە ڕوئیەت جاری وهەیە بە چاوە بۆ بینین جاری وهەیە بە دڵە و جاری وهەیە لە خەودا مەوەسا قورئانم جیاوازیشی کردووە چکە ڕوئیەکە فراوانترە بۆن من لە باسی بینینی چاودا دەفەرمێ لەقەد ڕەئا من ئایاتی ڕەبیه الکوبرا ڕەئا ئەمە بینینی چاو بە یاخود لە باسی شتێکە بە دڵ و بە عیلم دەکرێت دەفەرمێ ئەلەم تەرە ئەن الله يعلم ما في السماوات والأرض ئەلەم تەرە ئەمە بۆ دڵە یاخود لە باسی خەو کە وشەی ڕوئیاکە بەکارهێنراوە إني أرى في المنام أني أذبحك
کەواتە ڕوئە فراوانتر و گشتگیرترە لە مامۆستا ئالەی یان ئامرازی بەسەڕ بەڵێ ینی ئامڕاز شتێکی واتە ئەندامیش شتێکی ئەندامی بینینەکەشی مەحدودە لەوانەیە دیوارێکی لە پێش بێت نەبینێت دواتر جوانە بەڵام ئامرازی بەسەڕ ینی ڕوئە فراوانترە لەوانەیە مەدای نەبێت ئەنی مەدایەکە زۆر ئەوە نەبێت لەوانەیە لە ئێستاوە تۆ داهاتووی خۆتی پێ ببینی زۆر هەنی واتە زۆر دوورمەدایە یا لەوانەیە لە ظاهیری شتەکانەوە باتینی شتەکانیشی پێ ببینی تەنها پەیوەست نییە بە شتێکەوە وەکو دەڵێ قەد یەڕە الئینسان بقەلبیه ما لا یەڕاه بعینیه ینی زۆر جار بۆ ڕوئە بەسیرەش بەکاردەهێنرێت زانایان دەڵێن ئینسان دوو چاوی هەیە چاوێک لەسەر پێی دەوتێ بەسەڕ چاوێک لە دڵ پێی دەوتێ بەسیرە ئەم ڕوئە بەڵام چاوی دڵ لا تعمل ئەبصار چاوی دڵ هەموو کەس نیەتی جوانە لە بەسەڕە هەموو مەخلوقات هاوبەشن جوانە واتە هەموو ئاژەڵێک هەموو مەخلوقێکە زیندەوەرە بەسەری هەیە بەڵام هەموو مەخلوقێک بەسیرەی نییە ڕوئی نییە ئێستا خوای پەروەردگار کە باسی بێباوەڕان دەکات کە دەفەرمێت لەهم قولوب لا يفقهون بها لهم أعين لا يبصرون بها لهم آذان لا يسمعون بها أولئك كالأنعام وەکو ئاژەڵان بەس تەنها چاویان هەیە بویە عفوا وسا ئەوەی جەنابەت فەرموو زۆر شتێکی تایبەت و جوان بوو کاتە کە خوای گەورە تەشبیهی بێباوەڕان دەکات بە ئاژەڵان لەبەر بێڕێزی پێکردن نییە چونکە هەموو ئینسان هەر ڕێز لێ گیراوە ئەگەر بێباوەڕش بەڵام لەبەرەوەی سیفەتەکانە تەنە ئەوکە بڵێ ئەندامەکانیان هەن دڵ گوێ بینین بۆیە دەفەرمێ لەم سیفەتانەدا ئولایکە کەلئەنعامی بەل هم ئەضەل ئاژەڵ باشتری بەکاردێنێ چونکە بێ فەرمانی خۆی پێ ناکات و ئینکاریش لە وجودی خوا ناکە بۆیە دەفەرمێ ئەو خەڵکی بێباوەڕ کە بەسەڕی هەیە بەس بەسیرەی نییە دەگونجێت تەماشای شتەکەی دەکا بەس دەرگ بە حەقەتەکان ناکە تەراهم ينظرون إليك وهم لا يبصرون يعني بەسەر بە حەقیقەت تەماشا دەکا بەوەکو بەڵام دەرگ بە شتەکان ناکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەیفەرموو اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه ئەمە بەسیرەتی دەوێت تۆ جاری وا هەیە حەق دەبینی بەس شوێنی ناکەوی کوفر و خراپە و ضەلال و فەساد دەبینی کەچی شوێنی دەکەوی یعنی ئەمە مشکیلەیە خواتە زانایان دەڵێن شوێری چاو نییە شوێری دڵە ئەگەر دڵت شوێر بۆ ماڵت کوێر دەبێتەوە زۆر نابینامان هەیە کە بەسەڕی ئیش ناکە بەڵام ماشەڵڵا بەسیرە زۆر بەقووەتە ئەمەش بە زۆری چێتی ولكن تعمل قلوب التي في الصدور بەسیرەت بە زۆری ئەهلی ئیمان هەیەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ اتقوا فراسة المؤمن فإنه ينظر بنور ربه واتە بەهۆی ئەم نورەوە کە خۆی گەورە چاوی دڵی کردوتەوە ڕوئیەکەی بەقووەتە دەرگ بە حەقائق دەکات یعنی زەرەر و قازانجەکانی خۆی دەزانێ یعنی ئەو کەسە جیاوازە لە کەسێک کە بەس تەنها ئالەی بەسەڕی ئیش دەکا خۆی بەسەڕ شتی ڕواڵەتی دەبینێ بەڵام بەسیرە بۆ ناخی شتەکان دەڕوا ئەم دووە زۆر جیاوازن ئەوەش کە بەسیرەتی نەبێت لا يعرف معروفا ولا ينكر منكرا إلا ما أشرب من هواه وصا بصر يعني قبل ئەندامێکی کە لەی سەرە و لە ڕواڵەتدا دیارە ڕواڵەتی شتەکانیش دەبینێ بەڵام ڕوئە زیاتر بەستراوەتە بە دڵ بۆ زیاتر هەم ڕواڵەتیش دەبینێ هەم ناوەڕۆکی شتەکانیش دەبینێ بەڵام قورئان لەو شوێنەدا کە باسی یعنی هەمیشە بەسەڕ بۆ بینینێکی ڕووکەشە ئیلا لە شوێنێک ئەگەر مەبەست پێی تێدا مەبەست لە بابەتەکە ئەوە بێ بەسیرەت و بەرچاوڕوونی بێ کردوێتی بە بەسائر للناس ولقد آتينا موسى الكتاب من بعد ما أهلكنا القرون الأولى بصائر لبروا هذا بصائر للناس قد جاءك بصائر من ربكم فمن أبصر فلنفسه ومن عمي فعليها كاتو برشاورون أو بصر بمعناي بصيرة دي سموسا نخوي پروردگار كالسرتاي القرآن بلى كدفن ذلك الكتاب لا ريب هدى للمتقين لشويني كترا
لە زۆربەی شوێنەکانە خەڵک دەرک بە حقائقانی قورآن ناکە لە کۆتایی دەفەرمێ إن في ذلك لآيات لأولي الأبصار لأولي النهى لقوم يتفكرون لقوم يعلمون يعني ئەوانن کە چاوی دڵیان کە ڕوئیان هەیە ئەوانە دەرک بە حقیقەتەکانی قورآن لەمانە مەبەستەکانی قوڵ دەبنەوە و زیاتر چاوی سەرواتە ڕووکەشێکی قورآنی یان تێگەیشتنیی ڕووکەشی لە قورآن حاڵی دەبن بەڵام ئەوەی کە بەسیڕی هەیە تێیدا قوڵ دەبێتەوە ئەفەلا يتدبرون القورآن بەچی تەدەبورکە بەچی قوڵ بێتەوە لەناو ئەم تەنها بە چاو ناکرێت قورآن وەکو دەریایەکی قوڵ وایە پێویستی بە مەلەزانێکی شارەزا هەیە غەواسێک هەیە بچێتە ناوی ئەم دڕ و گەوهەر و مەرجانە جوانانەی لێ دەربێنێ بەڵام کەسێک بەسیڕەتی نەبێت ڕوئیەی نەبێت لە حەقیقەت و ماهیەتی قورآن تێناگات لێرە مامۆستا بابەتەکەمانتمان زۆر فراوانە ئەوەندەی قسەی لەسەر بکەین هێشتاکانە بەڕاستی زیاتر هەڵدەگرێت بەڵام بۆ ئەوەندەی اکتفا دەکەین عەرەب دەڵێ اللەبیب یەکفیه الإشارة ئینشاڵڵا بای خۆی توانی بێتمان ڕوویەکی جوانی ئەم دوو شێمان نیشاندا بێت خۆشەویستەکانم لێرەیە کۆتایی باڵقەم جارشمان دێنین تا بێگەشتنەوەمان لە ئاڵلقەکانی داهاتوو بەخوای گەورەتان دەسپێرم. السلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.